پێم باشە بیکڕیت بیکڕەوە جار نەیفرۆشی. ما قەڵبێک زیوی مەڕمەڕێ بەدەستیمنەوە بۆ کەسانێک بۆ بە خێر و بەرەکەت بۆ کەسانێک بۆ بە ماڵوێرانی تا بێت نرخەکەی بەرز و نزمەکە بەبێ ئەوەی هەندێک کەسی گوێ بەوە بن کە لە بۆرسەی جیهانیە ئەمە چی پێوتر ماتوەتە لای کاکڕەواز کە شارزای لەو بواریە کاک ڕۆستاوە لێبێ ئەمە کیلۆیەک مەڕمەڕە ئەو نرخی چۆن ئێستا مەرمەڕە ئەمڕۆ بە 3500 دلار مامەڵی پێوەکراوە کاگاتە 35 جڵا بە کوردێکی خۆمان. باشە ئەم نرخە لەگەڵکردنەوەی بۆرسەی جیهانیە گۆڕەکەی بەسرە هەو دوێنێ لە کاتی داخستنی بازارە نرخی مەرمەڕە بە 37 گەڵا بوو تاوەکو 37 دلار بوو ئەمڕۆکردنەوەکەی تاوەکو 31 گەڵا هاتووە لێسا تۆزە گۆڕانکایی لە نرخی بۆرسەی جیهانیان کراوە بەرەو بەرزبوونەوە ڕۆیشتووە لە ئێستا بە 3500 دلارە. لەم ساتەیە خەڵک بیکڕێت یا بیفرۆشێت. وڵی ئێمە ناتوانین نەسیحەتی خەڵک کەین بڵین بیکڕە یا بیفرۆشە بەڵام ئەڵین کە بە نرخێ بیکڕە کە جیاوازێکی زۆر نەبێت لەگەڵ بۆرسەی جیهانیە بۆ نمونە لە چەند ڕۆژی پێشوە نزیکی 1700 دلار ئەم مەرمەڕەیە لە سەر و شاشەی جیهانیەوە بوو ینی نرخەکەی گەیشت بۆ 5500 دلار 55 وەرەقە حەڤە گەڵا سەر و نرخی جیهانی بوو بۆ 1 کیلۆ تۆ 1700 دلار زیاد پیاوە کە ئەمە خۆی لە خۆیە لە 900 دلار و دەسی پێ کردووە بۆ بەردەدەسیگەوە بەرز بوون یین تۆ 1700 دلار زیاد داوە بەمە بۆیە کە لە کاتێکا کە داژە بەزێتوانێ نرخەکەی دووقاتدا ئەبەزێ یعنی دابەزینەگەشی سەرێتری بێت چکەوەی خەڵک پارێکی زیاتری پێ لە نرخی بۆرسەی جیهانی. کاکەوەس بۆ منە بۆ لێرە زۆر گرنگی بەوە نادرێت کە لە بۆرسەی جیهانیە نرخەکان وەکو ئەوان بێت. بەڵێ لای خەڵک زیاتر متمانی بە بۆرسەکان نییە لێرە زیاتر متمانی بوو شەریکانە نییە کە بە شەریکا دەگرێت زیاتر بە کوردێکی خۆمان حەزەکە دەست بەدەست بێ حەزەکە ماڵەکە دەست بەدەست بێت و بە شێوەی ئیسلامیەکەشی حەزەکە ماڵەکە لە لای خۆی بێ بۆیە لە بۆرسەی جیهانیە زۆر کەم خەڵکەیە مامەڵەکە بەمەوە ئەمەی کە ئێستا لە بازارەکە ڕوویاوە خەڵکێکە کە حەزەکە ئەم شتە بکرێت دەست بەدەست پارەکەی ماڵەکەی لە لای خۆی بێ بۆیە زیاتری پێ ئەیە بەس مامەڵەکە لای خۆی بێ وە جیاوازی نرخەکانی زۆر زۆرە بەڵام ینی بۆ خەڵکی ڕێگە ڕوونکەینەوەنی بۆ منە هەر ڕۆژێ و بابەتێکە هەر ڕۆژێ و شتێکێکیان سعرەکەی بەرزەبێتەوە ئەم شەریکەی نادرە لە پێشاکە ئەم دروستبوونی ئیشی زیوە هاتوو ئەمە 300 دلار لە سەر و نرخی مەرمەڕۆ بوو دوێنە پێرێ هاتووە 300 دلار ژێر نرخی مەرمەڕە ئەمڕۆ هاتوتە 200 دلار سەر و نرخی مەرمەڕە یعنی ئێستا من ئەگەر جیاوازێکت پێ بڵێم ئەمە زیوی پاڵمە هەر 1 کیلۆیە و هەمووشیان 4 نوێ ئەمەیان زیوی نادرە تورکیە هەر 4 و 1 کیلۆیە ئەمەیان ئیماراتیە شەریکەی ئیماراتیە هەر لە دووبەی دروست دەکرێت هەر 4 نوێ شەریکەی مەرمەڕە هەر 4 نوێ هەر لە ئیمارات دروست دەکرێت هەمویان هەرێکی و نرخێکیان هەیە ئەمیان بە هیچ جیاوازی هەیە هیچ جیاوازێک هیچ هەموو مارکەکەیەتی ئەمەیان بۆ منە لە تەبعەکە لە فلان شوێن کراوە لە فلان شوێن کراوە بە قاڵب ئەمەیان نرخی بە 3300 دلار ئێستا مەرمەڕە بە 3500 دلارە پاڵم بە 3400 دلارە نادر بە 3600 تا 3700 دلارە هەمووشیان یەکشتن. باشە ئەمە تا چەندێک زەرەری لە هاوڵاتیە ئەم دەزانە من لە خوارەوە بووم کەسانی تیا بۆیت وڵات ئیش و کار و کەسابەتم نییە کە بیستومە بەرزەبێتەوە کڕیومە بۆی 120 وەرەقە زەرەرم کردووە کەسانێکی زۆر هاتن ئەم زیوەیان کڕی بێگویانەوەی کە خێرەکەی بخۆن کە تۆ لە ئێستاە تۆ چی قاڵبێزی و کڕیوە لە 1000 دلار تاوەکو 3000 دلار لە 3000 دلار لە 2000 دلار ئەمە بازیە بۆ 5000 دلار لە 5000 دلار ئەمانە نەچون خێرەکەی خۆیان بخۆن لە شەو ڕۆژێکە لە 4700 دلار بووی هێنانەوە بۆ 1700 دلار دابەزینی کرد ئێم دابەزینە زۆر زۆر ڕێژێکی زۆر زۆرە تۆ لە شەو ڕۆژێکە لە پێنجشەممە بۆ جومعە 1700 دلار ئەمە دابەزینی بەخۆی بینیەوە ئێمە کارەسات ڕۆیە و کارەساتێک کە ئەو هەموو خەڵکە هاتبوون لە بەرنی وازای دلارەکە گربوونیان ئەنجاما بۆمیان بەپەلە ماڵەکەی خۆیان نەفرۆشتەوە ئەمە بۆ تەماعکردنە یعنی تۆ خێرەکەی بۆ ناخۆیت بۆ شتێکە کڕیوە کە لە خێرایت بۆ خێرەکەی ناخۆیت بۆ دوای بی بەزرر و ئێستا چیەکەن خەڵکەکە لە میانێنەوە زەرر لەبەرەوە ئەم دیزانەوە داڕمانی نرخەکە ڕۆیاتەوانێ لەبەرەوەی ئەمان نرخێکی زۆریان پیاوە و ئێستا نیان ناوە بە خێرەکەی ئێستا مەجبور لە ترسی زیاتر زەرر نەگەنیان هەموو ماڵەکەی خۆیان نەفرۆشتنەوانێ بە زەرەری زیاتر لە بۆی ڕۆژنەوانیە کارەکەم بیکڕمێ وازی دەبێنم نازانم بەڵام خۆی داهاتووی زیو هەڕووی لە بەرزبوونەوەیە ئەم بەرزبوون و دابەزینانە ڕۆژانە ئەیکات بەڵام زیو هەر ڕووی لە بەرزبوونەوەی هەموو کانزاکان لە هەموو جیهانە ڕویان لە بەرزبوونەوەی بەڵام تۆ مهم ئەوەیە کە ئیکریت بۆستی زەرەر لە خۆت نەی ئەمەیە کەشی کریت بۆ سعرە بیکریت کە سعرێکی گونجاو و باشە نەک تۆ بچیت تۆ هەر لە ئێستاە تۆ زیوێ بکریت 300 دلار لە زەرەر راوی لە چاو زیوی ترا کار هەمان شتە کە هەر هەمان موادە
بەڵام ئەوە چیە ئەمیان ناوێشی ئەویان ناوێشی هەیە ئەمەیە نەشارەزایەتەکەی خەڵکەکە تووشی زیانتەکە و پێم باشە بیکڕیت بیکڕەوە جار نەیفرۆشێ دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە لەسەر بابەتی نرخی زی و کە چەند جۆرێکی جیاوازی هەیە بۆیە بەرنزمی ئەکا لە بازارە بۆیە کەسانێکڵێ بیکڕن کەسانی ژەڵێ مەیکڕن بۆیە ئەگەر زیاتر دیراسی بابەتەکە بکەیت و ئەنج بیکڕیت ئەوان شتێکی ترە.